سڵاتان لەبێت بەڕێزان کارزان عوسمانم لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. پاژەوەی ڕۆژنامەنووسێکی ئەمریکی لە ماڵپەڕێکدا راپۆرتێک بڵاو دەکاتەوانێ و تیایدا بازدەوە دەکات کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خانوویەکی لە ئەمریکا کڕیوە بە بڕی 18 ملیۆن دۆلار. ئەمە کاردانەوەی دروست کرد لە ناوخۆی هەرێمی کوردستاندا. کاردانەوەکان زۆر بوون، تەنانەت نووسنگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی شاتە سەرخەت و ئەو وەڵامدانەوەی هەبوو بەم بابەتە. دیارە راپۆرتەکە وەکو ئاماژەم پێکرد ڕۆژنامەنووسێکی ئەمریکی بە دوواداچوونی کردووە. ئەو وەکو خۆی دەڵێت تایبەتمەندە بە ئەو نهێنیانەی لە کۆمپانیەکانەوە ئاشکرا دەکرێن ئەو چیرۆکانی کە هەن و پێویستە ڕایگشتی بزانن ئەو سەرچاوەکانی لەناو ئەو کۆمپانیایانەدایە کە هەندێک کاری نایاسایی دەکەن وەکو خۆی ئاماژەی پێکردووە لە ماڵپەڕی زە ئەمریکان پرۆسپێکت بڵاوی کردوتەوانێ. هەرچەندە وەکو باز دەکرێت ڕەنگە ناوەندەکە زۆر گەورە نەبێت، ناوەندێکی میدیایی زۆر گەورە نەبێت، بەڵام بە نەتیجە ناوەندێکی ڕۆژنامەوانیە و کار دەکات. ئەم شەو من ئەو ڕۆژنامە نووسە میوانمە گفتوگۆی لەگەڵ دەکەم، دەمەوێت بزانم کە ئامانجی چییە لە بڵاوکردنەوەی ئەم راپۆرتانە و ئامانجی چییە لە بەدواداچوون لە بەرپرسانی کورد بۆی کە ئاخۆ سەروەت و سامانی ئەوانیان ئەو پارانی لە دەرەوە مامەڵی پێدەکەن. دەمەوێت بزانم ئامانجەکە چییە. لەمەوە ئەو پرسیارە دەکەم لە ماوەی ڕابردوودا کەم نەبوون ئەو ڕۆژنامە نووسانەی لە دنیادا تەنانەت لە ڕۆژنامە جیهانیە گەورەکاندا بەکارهێنراون لە پای ئەو ناکۆکیە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەبوون. بۆیە مەبەستمە بزانم کە ئامانجەکەی ئەم بە دیاریکراوی چییە، تارگێتەکەی ئەو گەندەڵی و نادادی و نابەرپرسیارەتیە لە ئەمریکا و لە کۆمپانیەکانی ئەمریکا یان تارگێتەکەی ئەو بەرپرسانی هەرێمی کوردستانە و بۆچی بنەماڵە و شەخصێک بە دیاریکراوی کراوەتە ئامانج لەم بابەتەدا یاخود ئەمە دەستپێکەکەیەتی و دەکرێت بڵین کە بەرپرسانی دیکەش دێنە ناو لێکۆڵینەوە و راپۆرتەکانی ئەو ڕۆژنامەنووسە. بە سوپاسەوە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت زاک کۆپلین ڕۆژنامەنووس. زۆر سپاس دەکەم کە ئەم شەو میوانی تاوتوێت. سپاسانەکەم بۆی کە بەشدارم لە پرۆگرامەکە. پرسیاری دەستپێکم دەکەم بەمە ئامانجی ئێوە چییە لە بڵاوکردنەوەی ئەم راپۆرتانە؟ ئامانجەکە بۆ ئێوە گەندەڵی و نابەرپرسیارەتیە لە ئەمریکا لە ناوخۆی ئەمریکادا یاخۆ تارگێتەکە بۆ ئێوە بەرپرسانی هەرێمی کوردستان و بەرپرسانن لەم ناوچەیەدا؟ من ڕوبەڕووی هەر جۆرەك لە گەندەڵی دەبمەوە لە هەر شوێنەک هەبێت و ئەمەش کار و پیشەی منە لەبەرەوەی کاتێک کە من وەکو هاوڵاتیەکی ئەمریکی لە ڕاستیدا زۆر نیگەرانم کە لەوەی کە ئەم جۆرە لە سیستەمی ئابووری و داراییمان هەیە کە پاڵپشتی ئەو کەسە گەندەڵ و ئەو جۆرە کەسانە دەکا کە پارەی میلەتەکانیان دێنە وڵاتی ئەمەوە و دواتر دەبنە سەرچاوەیەکی تاوانکاری و بەهەدەردانی سەرمای خۆیان و بۆ نمونە شەرمی کوردستان و خانەوادەی بارزانیش کە بواری سێکتەریوە بەرهێنان وەکو ئامرازێک بۆ خۆ دەوڵەمەندکردن و بەهێزکردنی هەژمونی خۆیان و بۆ نمونەش کەسێک کە بە ناوی مەسرور بارزانیەوەی کە ئەم کۆمپانیایی ئەم باڵەخانەی لە ئەمریکا کڕیوە و کۆمپانیای دیکەشی لە ئەمریکا هەیە بە هەمان شێوە و باڵەخانەیەکی گەورەی پزیشکی کڕیوە لە ئەمریکا بە بەهای 18 ملیۆن دۆلار. باشە، بەڵگە و دۆکۆمنت و بە دوواداچوونەکانی تۆ بەقەدەوەن کە بتانی پشتڕاستی بکەیتەوانێ بۆ خەڵک یان بۆ نووسنگی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانیش کە ئەو ڕوونکردنەوەی بڵاو کردوتەوە دەڵێت کە ئەمە دوورە لە ڕاستیەوە. سەرچاوەکانی ئێوە دۆکۆمنتەکانتان بەقەد ئەوەیە کە بتوانن یەکلای بکەنەوە ئەو بابەتە بەڵێ مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان خاوەنی باڵەخانەیە کە لە ئەمریکا بە بڕی 18 ملیۆن دۆلار؟
شتا جوانەکە لێرە ئەوەیە کە لە ڕاستیدا ئەوان دەیانەوێت خەڵکەکە خۆیان بەلە ڕێدا بەرن بە هەر شێوەیەک بیانوێت بەڵام ناتوان خەڵکی ئەمریکا بەلە ڕێدا بەرن. من داوە بانگشتی هەر کەسێک دەکەم کە دەوێت لەم دۆسێ لێکۆڵینەوە بکات هەر گەڕانێک و بە دوواداشوێنێ بکات کە ئێمە تەواوی دۆکۆمنت و بەڵگەمان هەیە لەسەر ماڵپەڕی فەرمی حکوومەت هەیە کە هەر یەکێک لە دۆکۆمنتەکان لە کۆمپانیاکەی ئەمریکا بوونی هەیە دەتوانیت گەڕان و بە دوواداچوون بۆ ئەو تۆمارانە بکەیت کە بە ژمارەی 9-1-1-0 دەتوانی لە واشنگتن دیسی و لە ئەمریکاش بە دوواداچوونی بۆ بکەیت و بۆیش کاتێک کە تۆ ئەمە دەکەی دەتوانیت سێرچوو گەڕان بکەی بۆ ئەوەی ئەو دۆکۆمنت و فایلە ئابوووریانەی کە پابند وابەستن بەم جۆرە لە دۆسێەوە کە لە ویلایەت کە لە ناوچەی میامیە لە ئەمریکا کە ناونشانی باڵەخانەکە و ئەو مڵکەشی کە مەسرور بارزانی کڕێوێتی تیایدا بوونی هەیە کە وەدەریشی نیشانی دەدات کە کێ خاوەنی ئەم باڵەخانەیە و کێ کڕیوێتی کە دەرەکەوێت مەسرور بارزانی و دەرەکەوێت لە کۆتاییدا کە کۆمپانیا کڕوێتی کە ناو و واژۆی خودی مەسرور بارزانیشی پێوەیە کە ئەمە لەسەر هەر وەبسایت و ماڵپەڕێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەردەکەوێت و هەر کەسێک بێ دەتوانێت دەستی پێ بگات. باشە جا من بۆیەوە پرسیارم کرد کەواتە خاوەندارەکە بۆ خودی سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوانێ یان بە ناوی خەڵکی ترەوەیە ئەو باڵەخانەیە؟ بەڵێ ئەو بەو شێوەی کە هەیە ئەوە لە ڕاستیدامە زۆر ئاڵۆزە بۆی کە لی تێبگەین بەڵام سیستەمی ئابووری ئەمریکا لە ڕاستیدا ئێمە دەتوانین بەم شێوەیە ڕوونی بکەینەوە لەبەرە سیستەمەکە زۆر ئاڵۆزە. کۆمپانیا نهێنیەکان لە ویلایەتێک جیاوازەکانی ئەمریکا بەڵام زۆر دەرفەتە ڕەخسێنێ بۆ ئەوەی گەندەڵکارە گەورەکان بێن و شوێنی خۆیان تێ بکەنەوە لە ڕێگەی کۆمپانیای نهێنیەوە. من بڕۆ لەو بڕایدەم کە مەسرور بارزانی کۆمپانیای دیکەی نهێنی هەیە و ڕەنگە کۆمپانیاکەش بە وا باس لەوە بکات کە ئەمە بەنایەوە نیە بەڵام بەڵگە هەیە و دۆکۆمنت هەیە و پارێزەرەکانیش باسیەوەکەن و کاتێکیش هەوڵ بن کە ئەم دۆکۆمنتانە بسرنەوە لەسەر ناوی پارێزەرەکە لای بن بەڵام لە ڕاستیدا باڵەخانە و بیناکە کە لە دۆکۆمنتی فەرمی حکوومەتی ئەمریکا بەناوی ئەو کەسەوەیە ناتوانرێ بسرێتەوە و ئەمەش ناشتوانرێ ڕێگەلەوە بگیرێت کە ئاشکرا بکرێت ئەمە بەناوی چ کەسێکەوەی و لەبەرەوەی زۆر قورسە بۆەوەی ئەمە بشارێتەوە چونکە دۆکۆمنتی فەرمی حکوومەتی ئەمریکای بناوەیە. باشە بۆچی ئامانجەکە بۆ تۆ یان مەسرور بارزانی بە دیاریکراوی بە ئامان گیراوە چونکە هەر لە ناو پارتی دیموکراتی کوردستان یان لە ناو بنەماڵی بارزانیدا خۆ بە تەنیا مەسرور بارزانی نییە وەکو بەرپرس و حکومڕانیش لە هەرێمی کوردستان بە تەنیا ئەو نییە هێزی دیکەش هەیە لە پاڵیدا کە حکومڕانە لە هەرێمی کوردستان ئێستا حکوومەت لە سێ هێز پێکاتۆ لە هەرێمی کوردستانە بۆ تەنیا ناوی بەرپرسێک یان ناوی کەسێک لە ناو بنەماڵی بارزانیدا بۆ تۆ بووە بە ئامانج بۆ ئەوت بە ئامانج گرتووە؟ لە ڕاستیدا مەسرور بارزانی ئەو لەوێتی من نییە بەڵکو یەکێکە لە ئەو کەسە گەندەڵکارانەی عێراق و هەرێمی کوردستان ئەگەر بە دوواداچوون و گەڕان بکەین کەسی دیکەش هەیە و دەتوانین لێکۆڵینەوە بکەین لە مێژوشدا من باسی کەسی دیکەم کردووە چ لە عێراق و لە شوێنێکی دیکە ئەوانەی تێوەگلا بن لە گەندەڵێک کێ بوون بەرپرسانی تر کە تۆ ئیشت لەسەر کردوون؟ بەڵێ بە دڵنیاییەوە دەتوانم ناوەکانیان بزانم چیتر تۆ کارت لەسەر کردوون پێشووتر؟ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا من دەربارەی دۆسێ و تێوەگلانەکانی گەندەڵی نووری مالیکی و هەروەها دۆسێ و تێوەگلانەکانی گەندەڵی لە ئەفغانستان و بەتایبەتیش خودی ئەشرەف غەنی سەرۆکی هەڵهاتووی پێشووی ئەفغانستان و براکەشی کە لە ڕێگەی کۆمپانیایەکی نافەرمیەوە ڕێپارەیەکی زۆری بەهەدەردا بوو و ئەشرەف غانی و براکەشی توانیان لە ڕێگەی گەندەڵێ و بڕەپارێکی زۆر کۆکەنەوە بەڵام ئەمەی لێرە باسەکەین دەربارەی مەخودی مەسرور بارزانیە من لێرە باسیەوە کەم کە ئەو گەندەڵی کردووە
کە و من هەر کەسێک مەوێ باسێکم نەک خودی ئەوە من تەنها باسی و ناکەم بەڵکو منەوێ بە باشترین شێوە بۆ هەر کەسێک بمێ ڕوونی بکەمەوە و من دەمەوێ باسیەوە بکەم کە من چین دەستکەوتە چ دۆکۆمنتێکم لایە کەەوەی من دەستم کەوتۆ باسی مەسرور بارزانیە کە لە ڕێو پارانەی هەیە بووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەو باڵەخانەی کڕیوە و ئەمەشم ئەمە و جەنگەیە کێمە بەردەوام بووین وێستا شەوڵی لەگەڵادەین و من دەمەوێت خەڵکی لەوە تێبگام من هەمیشە لە ڕاستیدا بەڵگەم هەیە بۆ هەر قسەیەکە دەیکەم. باشە تۆ ناودنا گەندەڵی خۆی بەڕاستی ڕەنکە بینەرەکانم ئێستا ئەم پرسیارەی منیان پێخۆش نەبێ بەڵام پرسیارێکی ڕۆژنامەوانیە هەردەیکەم من نازانم سەرۆت و سامانەکەی دیار نییە دیارە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان کە سەرۆت و سامانی بەرپرسان چەندە بەڵام بۆچی گەندەڵیە ئەگەر کەسێک بێوێ لە ئەمریکا ببێت بە خاوەنی خانوویەکیان باڵەخانەیەکیان هەر بینایەکی تر کە تەنانەت ئەگەر ئامانجی بزنس و بازرگانی شەبێ تیایدا یعنی دەمە بزانم بۆچی ئەمە گەندەڵیە ئەگەر خەڵکێک خاوەنی ئەو بڕەپارێژ بێ بە حەقی خۆی و سەرمایەدارێ بۆ نمونە هەر گەندەڵیە ئەگەر بێت بەم ڕێکارانە ببێ بە خاوەنی خانوو یان باڵەخانەیەک یان شتی تر هەیە کە تۆ پێی دەڵێی ئەمە گەندەڵیە. من دەمەوێت بڵێم کە ئەمریکا بۆتە وڵاتێک کە کەسە گەندەڵەکان لە سەرانسەری ژیانەوە سوودمەند بوون لێ و بە گوێرە ئەو ئێمە هەمومان بەڵگەمان لایەوە دۆکۆمنتمان لێ ئەمریکا لە ڕاستیدا هەمان ئەو سیستەم هەیە کە بەتایبەتی شەو خەڵکانی کە زۆر ناسراون و کە لە پێگە و پلە باڵای بەرزن دایانەوێت لێرە مڵک و ماڵیان هەبێت و ئەمریکا ژووکو وڵاتێکی دیکە نییە کاتێک کە تۆ بتێ بە دوای دۆکۆمنت و فایلێک بگەڕێ لەسەر کەسێک دەستن نەکەوێت. ئەوەی ئێمە باسمان کردو لێرە کۆمپانیاک بۆ لە میامی کە تۆ بیری لێ بکەرەوە لێرە کاتێک کە ئەمەیان زۆر بەنهێنی هێشتوتەوە و ئەمە ئەوەیە کە من ئەمەوێ پرسیار بکەم ئەمە ئەوەیە کە خەڵکی ئەمریکا باس لەوە دەکات کەم سیستەما پڕێتی لە گەندەڵی و لێوان لێوە لە گەندەڵی لە بەرەوەی شتە هێڵراوەتەوە بە شاراوی و بە ناوی کۆمپانیایەکی نهێنی ئەمە هەمانە و شتەیە کە بوون ڕەنگە خەڵکی هەرێمی کوردستانیش پرسیاری لێ بکات لەبەرەوەی لە هەرێم لە وڵاتی یەکگرتووەکانی بکات چەندین کۆمپانیای نهێنی هەیە بە ناوی ئەم کەسانەوە. باشە دەمەوێت ئەو کۆمپانیای نهێنیم بۆ ڕوون بکەیتەوانێ ینی هاوکار دەبێ بۆ ڕوونکردنەوەی وەڵامی پرسیارەکەی پێشوشم بۆچی ئەگەر کەسێک بێوێ ببێ بە خاوەنی مڵکێک ببێ بە خاوەنی خانوویەک لە ئەمریکادا ئەگەر بە بڕەپارەیەکی زۆریش بێ ناوی دەنن گەندەڵی ئەو بەشەی واز دەبێنە کە مەسرور بارزانی یان هەر بەرپرسێکی تر دەبێ خاوەنی ئەو پارەیە بێ یاخود نا ئەمەیان بابەتێکی و مناقشەیەکی ترە بەڵام ئەوەی کە کەسێک ئەگەر خاوەنی ئەو بڕەپارەیە بێ بێ بە خاوەنی خانوویەک بۆ ناوی دەنی گەندەڵی. پرسیارەکە پێشەم و شتێک بۆ وەڵامەیە کە ئەم پارەیە لەکوێوە هات لەکوێوە سەرچاوی گرتووە لەکوێوە دەستی کەوتووە ئەم پارە بڕەپارە زۆرانە لە سەرکردە جیهانیەکان لە شوێنە جیاوازەکانی جیهانەوە سەرچاوی گرتووە و دەبێت پرسیار بکەین تۆ لەکوێ بوو لەکوێوە دەستت کەوت ئەم پرسیارە کە بۆ منە پێشتر سەرۆکی ئەرجەنتین بەم شێوەیە لە دۆسەیەکی هاوشێوەتی ئەوگلا بوو کە ئەگەر پرسیاری لێ بکەم پارێت لەکوێ هێناوە یان ئەگەر پرسیار لێ بکەی پارەکەت لەکوێوە دەستکەوتەوە یاخودەم پارانە لەکوێ شاریتەوە یان لە چیە بەکارێنی یان ئەمە خاڵە سەرەکیەکەی لە ڕاستیدا کە ئەمە پێکاتەیەکی بنەڕەتیە بۆ مشتە ئەمە بابەتێکی یاسایی نیە کاتێک کە کۆمپانیایەکی نهێنیت هەبێ بۆچی شاریتەوە کاتێک کە تۆ پارەیەکی وە سەرمایەکی دیاری خۆتت هەیە. باشە وتت ئەمریکا بۆتە ناوەندێک بۆ مامەڵەی نایاسایی و بۆ گەندەڵی بۆچی ئەمریکا بۆ ناوەندە سیستمەکە هاوکارە ئەمریکا و بەرپرسانی ئەمریکا هاوکارن بۆ مامەڵەی نایاسایی و بۆ گەندەڵی یان چیتر هەیە لەو نێوەندەدا؟ ئەوە هەمانە و پاڵنەرەیە کە خودی ئەم کۆمپانیایە وای کردووە کە ئەم کارانە جەمدا خودی سیستەمەکە کاتێک کە ڕێگە بە من بدرێت ئەم پارەیە بێنم و لێرەش بەکاری بێنمەوە بەم شێوازە و ڕێگەم پێ بدرێ بەم شێوەیە بیخەمەگەڕ
و سوود لە سیستەمی ئابووری و دارایی ئەمریکا وەربگرم و دواتریش سوود لەم بڕەپارەی وەربگرم و بیخەمەگەڕ ئەمە لە ڕاوە دواتری شەمە پارەیەکی پیس و پارەیەکی ناشەرعیە و ئەم شێوە ئەمە نابێت بەم شێوە فەرمیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەرەچێت بەڵکو ومن دەمەوێت بڵێم کە پێویستە دام و دەستگاکانی حکوومەتی ئەمریکا هەماهەنگی یەک بن بۆی ڕوبەڕووی لەم جۆرە هەنگاوە پێشەرکاریانەی یاساکانی ئەمریکا ببنەوە. زۆر باشە مستەر کۆپلین لە ماوەی ڕابردوودا هەندێک ڕۆژنامەنووس تەنانەت لە ناوەندە جیهانیە بە ناوبانگەکانیشدا ناوەندە ڕۆژنامەنووسی مەبەستم بەکارهێنراون لە پای ئەو ململانیە سیاسی ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستان هەبوون. دەمەوێت ڕاشکاوانە وەڵامم بیتەوە ئەمەی تۆ پەیوەندی بە هیچ ناکۆکیکی سیاسی ناوخۆی هەرێمەوە نییە تۆ دەفع کرابی هاندرابێتی بۆ ئەوەی کە لە دژی مەسرور بارزانی راپۆرتێکی لەم جۆرە ئامادە بکەی؟ لە ڕاستیدا من لەمە تێگەم کەم پرسیارە لەکوێوە هاتووە لەبەرەوەی ئەو ڕووکردنەوەی کە خودی مەسرور بارزانی و نووسنگەکە بڵای کرۆ پێشە مشتێک دەمەوێت بڵێم من هیچ کەسێک پاڵنەرم نەبووە لە بەدواداچوونم بۆم لێکۆڵینەوەیە بەڵکو کاری من بریتیە لە ڕوبەڕووبوونەوەی خودی گەندەڵی وە کەسە گەندەڵەکان و هیچ کەسێک بۆم نەنووری مالکی مەسرور بارزانی هەر کەسێک بێ هەر دۆسەیەکی لەسەرە بێ ئیشی من بە دواداچوون و بڵاوکردنەوەیەتی باشە بەڵام سەرچاوەکانی تۆ لە چۆوە دێن یعنی دەمەوێت بزانم سەرچاوەکانی تۆ کێیە بە دیاریکراوی لە ناوخۆی هەرێمی کوردستانەوەیە تۆ پشت بە سەرچاوی ناوخۆی هەرێمی کوردستان دەبەستی و ئەو کاتیژە و پرسیارم کرد دەمەوێت زیاتر ینی بە ڕوونکردنەوەی زیاتر وەربگرم تەنیا مەسرور بارزانی گەندەڵە لە ناو بەرپرسانی هەرێمی کوردستانە یان تۆ دەست نەگەیشتووە بە سەرچاوە و زانیاری لەسەر بەرپرسانی دیکەی هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا من لە ماوەی ڕابردووە لە ماوەی ڕابردوو چەندین گەڕان و بەداداچوونم کردە بۆ کەسان یەکێک لەوانەی دەستم کەوتەوە خودی مەسرور بارزانی بووە و من بەڵگەم لەسەر کەسێک نەبێ ناتوانم قسە بکەم بەڵگەم لەسەرم دەستکەوتەوە بڵام کردوێتەوە و کە خودی مەسرور بارزانی ئەمەی کردووە ئەمە دەربارەی ئەوە نییە کە بۆم نە کەسێکی یاسایی پارە بشارێتەوە بەڵکو ئەمە بریتە لەوەی کەسێکی پلە باڵایە لە وڵاتێکەوە لی دەژین و من دۆزیمەوە بڵاویشم کردەوە لە ڕێگەی و ماڵپەڕەوە تەنها ئەوە نەیە و دەمەوێتەوەش بڵێم کە پەیوەندی بەوە نییە کە کەسێک پاڵنەری من بووێ یان منی هەندابێ بۆ وێم شتە بڵاو بکەمەوە. باشە بەڵام نووسنگەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان وەکو خۆت باست کرد ڕەتی دەکاتەوانەیە و دەڵێ هیچ بنەمایەکی نییە ئەم بابەتە ئەگەر بگاتە سەر سکاڵا و سکاڵا تۆمارکردن لەسەر تۆ بۆ پێی کە ناوی ئەوانت زڕاندووە و تۆ ئەوانت تۆمەتبار کردووە بە گەندەڵی دەتوانی وەڵامدانەوەی پێویستت هەبێ بۆ هەر سکاڵایە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تۆی بکاوەکو ڕۆژنامەنووسێک؟ بەڵێ پێشترش ئاماژەم بۆ کردووە کاتێک کە تۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باسیم کەی سیاسانەکەی تۆ پێویستە دۆکۆمنتت هەبێت هەر کەسێک بڕاتە سەرهێڵی ئینتەرنێت و گەڕان و بەداداچوون کا دەتوانێت ئەمەی دەست بکەوێت شتێک نییە من خۆم دروستم کردبێت و دەتوانێت دەستی بکەوێت کە لە ناوچەی میامیە کە دەتوانێت دەستی بکەوێت ئەمە کۆدەکەیەتی لە ناوچەی میامی دەتوانێت دەستی بکەوێت 913 لە ناوچەی میامی و هەموو کەسێک دەتوانێت ئەمە بکات ئەمە بە تەواوی ڕاستگۆی ئەمە دەربارەیەوە نییە کە من ڕقی شخصیم هەبێ باڵ ئەمە دەربارەی خۆم نییە بەڵکو دەربارەی کارە پیشەیەکەمە وەکو ڕۆژنامە نووسێک و هەر کەسێک دەتوانێت ئەمە بکات جارێکی دیکەش گەر من لە ڕاستیدا گەرەمە بێتە سەر و بابەتە من هەموو دۆکۆمنتێک و هەموو بەڵگەیەکم لە بەردەستە بۆی بیخەمە ڕوو و من خودی خۆم دەتوانم دۆکۆمنتەکانیان پێشکەش بکەم. باشە دەمویست لەسەر وردەکاری ئەو باڵەخانەیە بزانم بۆچی نرخەکەی ئەوەندە گرانە خانووە ڤێلایە چی پێدەوترێ ینی چ سیفەتێک هەڵدەگرێ و ڕووبەرەکەی زۆر گەورەیە بۆیە نرخەکەی ئەوەندە گرانە؟ بەڵێ ئەوە سێ هۆکارە یەکەم ئەوەی لەبەرەوەی باڵەخانێکی زۆر گەورەیە لە ڕاستیدا ئەوە شوێنەکەشی بە هەمان شێوە لەبەرەوەی شوێنێکی زۆر باش و گونجاوە نزیکەی
نزیکی کەناراوەکانی فلۆریدایە و کۆتا هۆکارشەوەی کە کۆمپانیایەکەی کە پێوترێت CVS کە زۆر متمانە پێکراوە لە ئەمریکا. کۆمپانیاکە ڕێکەوتنامەیەکی کردووە بۆ ئەوەی کە باڵەخانەکەی دەستنیشان کردەوە بۆمان کە تا چەند ساڵێکی دیکە تاکس و باجی ناچێتە سەر و خاوەنی باڵەخانەکە بۆ ماوەی 10 ساڵی دیکە دەتوانێت بڕەپارەیەکی زۆر لە ڕێگەیان باڵەخانەوە دەست بخات. چۆن دەتوانێت پارە دەست بخات؟ دەتوانێت پرسیارەکە دووبارە بکەیتەوە؟ وستم بزانم چۆن دەتوانێت پارە دەست بخات ئەو خانووە ئەو باڵەخانەوە. بەڵام هەروەکو ئاماژەم پێکرد دەتوانێت پارەیەکی زۆر دەست بخات. من نازانم چۆن دەتوانێت، ئەوە زۆر ڕوون نییە، بەڵام ئەوە من بە دوواداچوونم بۆ نەکردو، بەڵکو شوێن و مووقعی باڵەخانەکە نیشان دەرەوەی کە بڕەپارەیەکی زۆر دەستی دەکەوێت. باشە، مەبەستە دەوەیە کە بەکرەی بدا پارە دەست دەخاتەوانێ یان چۆن دەتوانێت ئەم باڵەخانەیە پارە دەست بکات؟ بەڵێ ئەو دەتوانێت لە چەند ڕێگەیەکەوە ئەو دەتوانێت بەکرێ بدات، ئەو دەتوانێت بۆ بابەتی دیکە بەکاربێنێ. کۆمپانیا ئەمریکیەکە دەتوانێت بە شێوەی جیاواز بەکاری بێنێ کە بۆ ماوەی چەندین مانگ لە ساڵەکەی بۆ من نازانم بە دیاریکراوی، بەڵام دەتوانێت بڕەپارێکی باشی بە ماوەی چەندین ساڵە دەست بکەوێت. باشە، تۆ بۆ خۆت باڵەخانەکەت بینیوە یان ئەو ناوچەیەت بینیوە و دیسان دەڵێم بۆچی ئەوەندە نرخەکەی گرانە؟ چێ دەتوانێت ببێ بە خاوەنی باڵەخانەیەکی لەو جۆرە؟ بۆ نمونە ئەمریکەکان لە بزنسمان لە سیاسەکان دەتوانن ببنە خاوەنی باڵەخانە و خانوویەکی لەو جۆرە؟ لە ڕاستیدا ئەوە دەکەوێتە سەرەوەی توانای دارایی کەسەکان. ئەگەرم باڵەخانە بە ناوی سەرۆک بایدن بووایە، لە ڕاستیدا چەندین راپۆرتی لەسەر دەکرا ئەم باڵەخانە بۆچی بەڕێز بایدنە لەکوێوە دەستی کەوت، یعنی هەموو بە دوواداچوونێکی بۆ دەکرا. جۆ بایدن ناتوانێت ببێ بە خاوەنی باڵەخانەیەکی لەو جۆرە؟ ئەمە شتێکی ئاساییە و یاسایی ئەگەر تۆ بتوانانی خاوەندارێتی ئەم جۆرە خانوانە بکەیت، بەڵام ئەمە پەیوەندی بەو پارەیە کە تۆ هەتەوە پرسیارە گرنگەکە لەوایە تۆ لەکوێن پارە دەستکەوت. خەڵکی دەڕوا بە دوواداچوون دەکاڵێن پارەت لەکوێ دەستکەوتووە و ئەم پارە ئەم شوێنەکە دەکەوێتە نزیکی میامی و لە کەناراوەکانی فلۆریدا و نزیکە چۆن ئەم باڵەخانەیە کردراوە. باشە، ئەو کاتیشە پرسیارم کرد ڕووبەرەکەی گەورەیە، تۆ بۆ خۆت بینیوتە باڵەخانەکە؟ من لە ڕاستیدا من چوومەتەوە ناوچەیە، پێم وابێ کە بە شەقامی ئەو ناوچەیەدا چووم کەم باڵەخانەی لێە کە دوو کۆگای تێدایە و کە زیاتر لە 2000 پێی چوارگۆشەیە کە دەکەوێتە ئەو ناوچەیە، کە لە ڕاستیدا زۆر ناوچەیەکی باڵەخانەیەکی گەورەیە و پێم وایە کاگەر چیرۆکەکەی بگەڕینەوە خەڵکی زۆربەی خەڵکی و ناوچەیە ئاگاداریەوەیە کە بەو شوێنەدا تێپەڕیون کە زۆرێکیش لەو کەسانە نەچوونەتە نێو باڵەخانەکە لە بڕۆ باڵەخانێکی تایبەتە. باشە، تۆ مەسرور بارزانیت تۆمەتبار کردو بە گەندەڵی، دەڵێی ئەو گەندەڵی کردووە وەختێک ئاتۆ خانوویەکی لەم جۆری کڕیوە لە ئەمریکا و لە ڕۆژنامەدا بڵاو کراوەتەوە تا کاردانەوەی ناوخۆی دروست کردو لە هەرێمی کوردستان. نازانم بۆ ئەمریکا کاردانەوەکان چۆنن، بەڵام لەسەر ئەساسی ئەم راپۆرتە هیچ ئیجراعات و لێکۆڵینەوە بە دوواداچوونێک دەکرێت؟ دارم بەسم حکوومەتی ئەمریکا یان دەسەڵاتدارانی ئەمریکا ئەم راپۆرتە دەبینن، راپۆرتی ڕۆژنامەنووسێکی ئەمریکی لەسەر ئەساسی ئەم راپۆرتە ئیجراعات دەکرێت، لێکۆڵینەوە دەکرێت لە ئەمریکا، چونکە خۆ بابەتەکە لە ئەمریکا کراوە.
من لەو ڕایدام کە دەسەڵاتدارانی ئەمریکا زۆر بە جدی لەم دۆسیە دەکۆڵنەوە من پێم وایە لەو ڕایدام کە FBI دەستەی لێکۆڵینەوەی ئەمریکا لێکۆڵینەوە لەم دۆسیە دەکات و بە تایبەتیش لەو ڕێکەوتن نامە سەربازیانەی کە ئەم کۆمپانیایە کە لەگەڵ خودی مەنسوور بارزانی برای مەسوور بارزانیەدا تێکەڵە من نازانم لە ڕاستیدا من نازانم کە ڕێڕەوی لێکۆڵینەوەکان چۆنە من ناتوانم بە باسی ئەوەش بکەم لە ڕاستیدا لەبەرەوەی من FBI نیم وای ئەندامیە و دامەزراوەیە نیم بەڵام من دەزانم من ئاگاداری باشە دەڵێ کەسی دیکە هەبووە من دەمەوێت بزانم کە ئیجراعاتەکان چی دەبێ ینی نەتیجەی ئەم دۆسەیە ئەگەر بگاتە نەتیجە و دروست بێ کە قسەکەی تۆ تەواوە بەرپرسێک لە هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە گەندەڵی یان بە نایاسایی بۆ بە خاوەنی باڵەخانە و خانوویەکی لەو جۆرە ئیجراعاتەکە چی دەبێت ینی نەتیجەکەی چی دەبێت دەست بەسەر مڵکەکەدا دەگیرێ یان چیتر من لە سێکتەری ئەهلی و جیاواز لە سێکتەری حکوومەت کار دەکەم من لەسەر پرۆژەی گەورەی دیکەی بەدواداچوون دەکەم ئەمە کەیسێکی من لەسەرم کەیسە بە تایبەتی لە سەری کوردستان و عێراق کار ناکەم من کار دەکەم لەسەر ڕوبەڕبوون و گەندەڵی و دەرخستنی گەندەڵەکان باشە مستەر کۆکلین ببوورە مەبەستی من ئەوەیە کە کەیسی هاوشێوە نەتیجەکەی چۆن دەبێت تۆ باست کرد پێشووتر لەسەر ئەشرەف غەنی لەسەر نوری مالکی لەسەر هەندێک بەرپرسانی دیکە کەیست هەبووە تحقیقی تێدا کراوە نەتیجەی هەبووە کە سزا دراوە من وەکو ڕۆژنامەنووسێک لە ڕاستیداوە کار و تووشەی من نییە بەهۆی بچمە ناو ئەو قوڵایە لە مەسەلەکە من دەتوانم تەنها بڵێم کە ئێمە تەنها راپۆرتەکانی خۆمان پێشکەش بکەینەوە پاڵپشتی هەر کەسێ بکەن بێ بە دواداچوونی بۆ بکات کاری و ڕۆڵی من ئەوە نییە بەڵکو بریوە جیاوازە لەو ڕۆڵی کە تۆ ئێستا باسی دەکەیت و لە ڕابردوودا من بەو شێوە کارم کرد بۆ داهاتوش بم شێوەیە بەردەوامە بە زۆر باشە من لە وەڵامەکەی تۆ تێگەیشتم مەبەستی من ئەوە نییە کە تۆ بە دوواداچوون بکەی بەڵام دەمەوێت بزانم ئەو راپۆرتانەی کە کردوتە بۆ نمونە FBI لێکۆڵینەوەی لەسەر کردوون یان دەستگا و دامەزراوەیەکی تر لە ئەمریکا هاتوون لێکۆڵینەوە بکەن سزای کەسیان داوە لەو خەڵکانی کە لە ناو راپۆرتەکانی تۆیان ناویان هاتووە بە گەندەڵی تۆمەتبارکراون هیچ نمونەیەکەیە تۆ مەبەستەوەیە کە لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ دادگا ئەمریکیەکان یاخود بردامنێتە بەردەم دادگا ئەمریکیەکان ئەوەیە تۆ پرسیاری دەکەیت بەڵێ مەبەستی منەوەیە نەتیجەی راپۆرتەکانی تۆ ئەوە پرسیارێکی زۆر قورسە بۆ من کاتێککە وەڵامی بەمەوە جارێکی دیکە من لە ڕاستیدا من لە لێکۆڵینەوەی لێکۆڵەران یاخود پۆلیس تێوە ناگلێم و کاری من نییە بەڵام بەدڵنیاییەوە گونجاو و ڕێی تێدەچێت کە بچێتە بەردەم دادگاوە FBIش بەدواداچوونی بۆ بکە شتێکی زۆر ڕێی تێدەچێت و گونجاویشە پێشووتر تۆ لەسەر نوری مالکی کارت کردبوو بەڕێز کۆپلینوانیا بەڵێ بەدڵنیایەوە کەیسەکە چۆن کۆتایی هات داخراوە یان لە دادگایە چونکە ئەوان سکاڵایان هەبوو پێم وابێ لەسەر تۆ چیرۆکی نوری مالکی لە ڕاستیدا ئەوەنەی من ئاگاداربم هێشتا لەلایەن دامەزراوەی FBI ئەمریکیەوە لە ژێر بەدواداچووندایە و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت و لەسەر ئەو کۆمپانیایی کە ئەو کۆمپانیانەی کە لە ڕێگەی ڕێکەوتنامە و ڕێکەوتنامەکان لەگەڵ دامەزراوە سەربازەکانی ئەمریکا سوودمەند بوون و من جارێکی دیکە دەمەوێت بڵێم کە لە ڕاستیدا ئەمە زۆر قورسە بەوەی کە من بزانم کە FBI بیر لە چیە کاتەوە چی دەکات بەڵام لەبەرەوەی ئەوان زۆر بە وردی و بە جیاواز لە بیرروبەچوونی ئەمە کاری خۆیان بڕێوە بن زۆر باشە مستەر کۆپلین دەمویست بزانم باست لەوە کرد کە گەندەڵی دەکرێت لە ڕێگەی هەندێک کۆمپانیاوە بەرپرسانی وڵاتانی ئەم ناوچەیە بە دیاریکراوی دیارترین گەندەڵەکان چین کە دەکرێن و لە ڕێگەی چ کۆمپانیایەک وە لە چه سلکێکدا دەکرێت لەسەر بازی ینی چین گەندەڵەکان دەمویست بزانم بەو پێی کە تۆ ینی هەر تقریبا ئیشەکەت بەو جۆرەیە
بە دوواداچوون بۆ ئەو کۆمپانیانە دەکەی کە کۆمپانیای نهێنی و نایاسایی وانە؟ بەڵێ ئێمە باسی ئەم جۆرە کۆمپانیان مەبەستەوانەیە؟ بەڵێ. ئافاق کۆمپانیای ئافاق لە ڕاستیداوە ئەو کۆمپانیایە کە لە کۆیت بوو و پەیوەندی هەبوو بە عیسا مەرچایدی کە وە دواتریش بۆ ماوەیەک ئەوان تەواوی هەژمونی خۆیان بەسەر و ڕێکەوتنامەیان لەگەڵ حکوومەتدا هەبوو کۆنتترۆل کردو وە سوودمەندی سەرەکی بوون و کۆمپانیاکە بەشێکی سەرەکی لە سوودمەند بوو لەگەڵ خودی سەرۆکۆزیران و لەگەڵ کۆمپانیاکە و لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکە و تۆوە دواتریش بۆ کۆمپانیا نێودەوڵەتی کار ڕێکوتنامەکانیان بۆ کرد و خودی کەیسەکەی کۆمپانیاکە سەربازی بوو؟ بەڵێ بەڵێ ئەوە کۆمپانیایەکی سکیوریتی و هەروەها سەربازی بوو. بەڵێ باشە هەموو ئەو گەندەڵیانەی کە دەکرێن یان ئەو مامەڵە نایاسانی دەکرێن لە بەرپرسانی وڵاتانی ئەم ناوچەیە ینی هەرێمی کوردستان عێراق یان هەر وڵاتێکی دیکە لە سلکی سەربازیدایە گەندەڵەکان؟ کەیسی ئافاق دەربارەی کەیسی گەندەڵەکانی حکوومەتی عێراق دیارە مەبەستم تەنیا ئەو کەیسە نییە مستەر کۆپلین، تەنیا مەبەستم ئەو کەیسە نییە، کۆی ئەو گەندەڵیانەی کە هەن لە پای بە دوواداچوونەکانی تۆ کەیسەکانی گەندەڵی لە سلکی سەربازیدایە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی لە سلکی سەربازیایە. زۆر باشە. بە دوواداچوونی دیکەتان دەبێت بڕیارە ڕاپۆرتی دیکەتان هەبێ و شتێکیش دەوترا ئەم ناوەندەی کە تۆ کاری تێدا دەکەی ناوەندێکی زۆر گەورە و گرنگ نییە بمبورە، ینی وە قسەیەکە کە ڕەنگە لە ناوە ئەو مناقەشە ڕۆژنامەوانیانی دروست بوون گوێمان لێ بووە. The American Prospect کاری چییە خۆی، ینی وەکو ناوەندێکی میدیایی گەورە کار دەکات لە ئەمریکا؟ لە ڕاستیدا من توێژینەوە لێکۆڵینەوە لەسەر زۆر شت ناکەم، بەڵکو من لەسەر شوێنێکی دیاریکراو ناکەم، بەڵکو بە دیاریکراوی لەسەر گەندەڵی وە لە هەر شوێنەکە بێ من بە دوواداچوون دەکەم، لە ئەفریقا، لە ئاسیا، لە هەر شوێنێک لە ئەمریکای باشوور، لە ئەفریقا، لە ئاسیا وە تایبەت نییە بە عێراق یان خود ئەفغانستان. باشە بە تایبەت کار بۆ The American Prospect دەکەی یان بۆ هەموو ڕۆژنامە و میدیاکانی دیکەش؟ من بۆ NGO کار دەکەم کە بە هەمان شێوەی ئەمریکان پرۆسپێکتە کە دامەزراوەیەکی حکومیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هەڵدانەوەی ئەو دۆسە و دۆکۆمنتە گەندەڵیانەی کە هەیە و ئێمە ئەمریکان پرۆسپێک لە ڕاستیدا ڕۆژنامە و ماڵپەڕێکی زۆر باشە بۆ ئێمە ڕۆژنامە نووسان لە سەرانسەری ئەمریکادا. باشە بۆچی ئەمریکان پرۆسپێکت تەنیا چەند راپۆرتێکی بڵاو کردوتەوە کە پەیوەستە بە یانەوەی کە تۆ کارت لەسەر کردووە پەیوەستە بە کەیسێکی ئەشرەف غەنی ئەو کەیسەی عێراق و ئەمەشکە لەسەر هەرێمی کوردستانە، لەسەر سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستانە؟ لە ڕاستیدا لەبەرەوەی ئێمە لە ئێستادا ئەوە تاکە کەیسەکەی لەسەر کاری لەسەر دەکەین و پێشم وایە کە کەیسە گەندەڵەکان و گەندەڵەکان دۆسیەکەن ئێمە بەردەوام دەبێت کارێن لەسەر بکەین کە باڵەخانەیەکیش کە بە بەهای زیاتر لە 18 ملیۆن دۆلار
کڕابێت ئەوە جێی پرسیاری هەموو هاوڵاتیان هەموو کەسێکە و ئەگەر لە ئەمریکا بێ خەڵکی بە دوواداچوون دەکە ئەمە لە کێوە کڕاوە چۆنەم سەرمایە دەستکەوت و چۆنم باڵەخانەیە کڕاوە لە کۆتاییشدا. زۆر سوپاس دەکەم، سوپاس بۆ زاک کۆپلین، سوپاس بۆ ئەوەی کە میوانی تاوتوێ بووی. ئازانێ نارتی سوپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. لەگەڵ ئاسێسێڵ ئیلیت یەکەم بە لە جیاوازبووندا و ئەزموونێکی سەرسوڕێنەر بژی کە بە خزمەتگوزاریشی تایبەت دەست پێکات لە ناوەندەکانی فرۆشتنی ئاسێسێڵ و سنتەرەکانی خزمەتگوزاری بەشدار بووان. هەموو ئەوەی پێویستە بۆ خۆت و ئازیزاندی بەدەست بهێنە بە ئاسانی شەیری بکە و کۆنتڕۆڵی بکە لە ڕێی ئەپلیکیشنی ئاسێسێڵەوە. بۆ بەدەستهێنانی ئاسێسێڵ ئیلیت سەردانی ناوەندەکانی فرۆشتنی ئاسێسێڵ بکە بۆ کڕینی هێڵێکی نوێ یان گۆڕینی هێڵەکەت. چای ئەحمەد داهێنان لە خۆشەویستیدا. یەکەم بە لە جیاوازبووندا لەگەڵ ئاسێسێڵ ئیلیت و ئەزموونێکی سەرسوڕێنەر بژی